كي لم نتشي من زور اللي هو جوان توشيت أبيش نتشي قدك شلون ناطر أما راست خانم والله برينجا تبوتواني لو كجاني وخانو خد بنش وقتا تنها لروح يبسي ئیلا نورا چەند ساڵێکە مردووە. هاوسەرا دەوڵەمەندەکەی هەموو شتێک دەکات بۆ گەڕانەوەی. کەسێکی تەڵەکە باز لەژێر ناوی ئایندا بانگەشا بۆ گەڕانەوەی ڕۆحی ئیلا دەکات. ئەمە شانۆییەکە لەلایەن خوێندکارانی پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووکەوە نمایش کرا. ڕۆڵەکەی ڕۆڵێکی قەشەیە بۆ قەشێکی فێڵباس کە باز لە ساڵەکانی بیستەکانە کە بیستەکان و دەی شانزە و کاتانە کە چۆن کەنیسە هەوڵی داوە زاڵێ بەسەر کۆمەڵگایە هەوڵی داوە زاڵ بەسەر مەلە کۆمەڵگەی رووسیا هەوڵی داوە زاڵ بێ لە ڕێی قەشەوە خۆی نووسەرەکە خۆی بابلین شوعیە باشە لە ڕێی شوعەتی خۆیەوە هە لە شوعیشەدا و لە کەنیسەشەدا. ماوەی مانگونیوێک ئێمە سەرقاڵی پرۆڤین. دەورەکەی من ئافرەتێکی ئۆپێرا بوو کە ئەیویست پیاوێکی بازرگان فریو بدا کە بۆ ماوەی 4 ساڵ خێزانەکەی مردووە. بۆیە هەستان بە تەمسیلکردنی کەسێکی ڕوحانی کە گوایە خێزانەکەی ئەوە. بەڕێز و مەڕێز نایخوات. سبەینێ کاتژمێر 6 ڕۆم بۆ لای خاتوونی تۆش مادمۆزێل بڕەنینە. ئەزانم چۆن چۆنی سەروەت و سامانەکەی خۆمی بۆ خەمەکار. های سەحی ئیلا نوراکەم. وەهەستەکەم گەنجە بمەوە. ناوەڕۆکی شانۆکە زیاتر باس لەو کەسانە دەکات کە لە ژێر ناوی ئاینە جیاوازەکاندا خەڵکی هەڵدەخەڵەتێنن و خەڵکیش باوەڕیان پێ دەکەن. دەرهێنەری شانۆکەش دەڵێت ئامانجی نمایشەکە هۆشیارکردنەوەی خەڵکیە. ئامانج لەوە بووکەوە ئەم شێوە ئیشکردن و ئەم شێوە فێڵانە ئێمە کردمانە ڕووکەوە هەڵەیە کە ئەمانە بەس فێڵێکە و هیچی تر دوورە لە ڕاستیەوە. ئامانجی شانۆگەرەکە ئەوە بووکەوە کەس باوەڕ بەم شتانە نەکە. یەکی لەوانە قەشەیەکە یان مەلایەکە یان سەییدێکە هەر کەسێ بێ کە ئەم شتانە ئەکەن نوشتەکە فێڵەکە ئێمە بەو شێوە کردمانە ڕوو. ساڵانە وەکو نەریتێک بۆ پرۆژەی دەرچوون خوێندکارانی پەیمانگای هونەرە جوانەکان چەندین شانۆگەری نمایش دەکەن و گیانی ئیلا نوراش یەکێکە لەو شانۆیانە و جگەل لە بەشی شانۆ چەندین بەشی تری پەیمانگاکە تێدا بەشدار بوون. نەبەز مقداد NRT کەرکووک. ئیلیای جوان ئیلیای شۆخوشەنگ ئەو کەسەی لە دوای مردنیش خۆشەویستی لێبارێ وەرە دەرەوە خۆ نیشاندە ئیلیای جوان